ئەگەر تۆ کەسێکی ئارەزوو لە تەکنۆلۆژیا هەیە و دەتەوێت هەمیشە زانیاری تەواوت لەسەر مۆبایلە نوێیەکان دەست بکەوێت، ئایا دەتەوێت مۆبایلێکی نوێ بکڕی بەڵام نازانی تایبەتمەندیەکانی ئەو مۆبایلێت چۆنە؟ بۆ دەستکەوتنی ئەم وەڵامانە ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵی کوردۆتکۆم بکە و پشگیری خۆتی لە ڤیدیۆکاندا بۆ دەرببڕە. لینکی کەناڵەکەم لە دیسکریپشنی ئەم ڤیدیۆیە داناوە. کەناڵێکی زۆر ناوازەیە، زانیاری تەواوتان لەسەر مۆبایلە نوێیەکان پێدەبەخشێ، لە کوالیتی و نرخ و کامێرا و توانای مۆبایلەکە هەتا کۆتایی. هیوادارم هەمووتان سەردانی کەناڵەکەی بکەن و سەبسکرایبی بکەن و هەروەها پشگیریشی لێ بکەن. مرۆڤ تەنها بەندەی خودایە، پێویستە مرۆڤ ئەو خودایە بپەرستێت کە زەوی و ئاسمان و ژیانی بۆی بەدیهێناوە. خودای گەورە مرۆڤ و جنەکانی بۆ ئەوە دروست کردووە کە تەنها خۆی بپەرستن و سوپاسگوزاری ئەو بن، و ئەگەر پێشێڵکاریان لەوەدا کرد و دژایەتی خودایان کرد و سوکایەتیان بە ئاینەکەی کرد، ئەوە زوو بێ یا درەنگ لەم دنیادا بێ یاخود لەو دنیادا بێ ئەم کردوانیان پێ دەردەهێنرێتە دەرەوە و تۆڵیان لێ دەسێنرێتەوە. ئەمڕۆ چیرۆکی دە کەس و قەومی ترتان بۆ دەگێڕمەوە کە دژایەتی خودایان کردووە و دواتریش خوددا لە ناویانی برد و سەرشۆڕی دنیا و ڕۆژی قیامەتیانی کرد. فەرمون بینەر بن. یەکەم، تانکریدۆ نێڤس، سەرۆکی بەرازیلە، هەرسندەنەی توانی لەسەر کورسی سەرۆکایەتی بەرازیل دابنیشێ. لە کاتی بانگەشەکردن بۆ هەڵبژاردن وتارێکی دەدا، بەڵام زۆر زیادە ڕۆیی تێیدا کرد. وتی ئەگەر 500,000 دەنگ بەدەست بهێنم تەنانەت خوداش ناتوانێت لام ببات لەسەر دەسەڵاتەکەم، پەنا بە خودا. دوای ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردن زیاتر لە 500,000 دەنگی بەدەستهێنا، بەڵام لەو کاتەدا لە وڵاتی بەرازیل نەخۆشیێکی کوشندە بڵاو ببوویەوە و ئەویش تووشی نەخۆشیەکە بوو و پێش ئەوەی بچێت لەسەر کورسی دەسەڵات دابنیشێ کۆسی دوای کرد و گیانی لەدەستدا. خودای گەورە بە تەواوەتی تەریقی کردەوە، چونکەوتی ئەگەر بتوانم 500,000 دەنگ بەدەست بهێنم تەنانەت خوداش ناتوانێت لەسەر حکمەکەم لام بدات، پەنا بە خودا. دووەم، نەتەوەی ثەمود. خودای گەورە پێغەمبەر ساڵحی نارد بۆ ئەو نەتەوەیە تاوەکو واز لە بتپەرستی بهێنن و تەنها یەک خودا بپەرستن کە ئەویش ئەڵڵایە. بەشێکی زۆریان باوەڕیان هێنا، بەڵام دوای ماوەیەک دووبارە هەڵگەڕانەوە و دەستیان کردەوە بە بتپەرستی و هەروەها پلانیان دەدەنا هەتاوەکو پێغەمبەر ساڵحیش بکوژن و لە ناوی بدەن. خودای گەورە بە پێغەمبەر ساڵحی فەرموو، خۆت و باوەڕداران ئەو ناوچەیە بەجێ بهێڵن، من وەڵامی کردەوەکانیان دەدەمەوە. و هەروەها خوددا بە پێغەمبەری فەرموو، پێیان بڵێ سزای من 3 ڕۆژی تر دەگات پێیان. پێغەمبەر ساڵحش پێیانی فەرموو، ئەگەر نەگەڕێنەوە بۆ لای خوددا ئەوە مۆڵەتی 3 ڕۆژ دراوە پێتان، دواتر سزای خوددا بەسەرتانە زاڵ دەبێ. ئەوانش گاڵتەیان بە قسەکەی پێغەمبەر هات وە گرێویان لەگەڵی دەکرد و دەیان گوت، ئەو خودای کە تۆ باسی دەکەی ناتوانێت هیچمان لێ بەسەر بهێنێت. و دوای تێپەڕبوونی 3 ڕۆژ دەنگێکی زۆر بەهێز و ترسناک لە ئاسمانەکانەوە هات و هەموویانی لەناو برد و تاکیانی بە زیندوی نەهێشتەوە. سێیەم، یۆری گاگارین. ئەم پیاوە یەکەم کەس بوو کە چوە دەرەوەی زەوی و لە بۆشای ئاسماندا مایەوە. هەروەها گاگارین سۆڤیەتیەکی بێباوەڕ بوو. ئەم ڕووداوەش لە 12 مانگی 4 ساڵی 1961 بوو، کاتێک لەسەر کەشتیەک بوون بە ناوی فۆستگوان. زۆربەی کەناڵە بەناوبانگەکانی جیهان ئامادە بوون لەوێ، بەڵام کاتێک گاگارین لە بۆشای ئاسماندا بوو لە ڕێگەی ئامێری پەیوەندیکردنەکەەوە گوتی، من هیچ خودایەک لێرە نابینم، پەنا بە خودا. و زۆر هەوڵیان دەدا کە ئەو تۆمارە دەنگیە دەستکاری بکەن بۆ ئەوەی ئەو قسەی ڕەش بکەنەوە کە دەربارەی خوددا کردی، و چەندین دەنگی تریان بۆی زیاد دەکرد هەتاوەکو هەستی پێ نەکرێت. بەڵام کاتێک گەڕایەوە بۆ سەر زەوی وتی، من هیچ خودایەکم لەوانە نەبینی کە ئەو خەڵکە باوەڕدارانە دەیپەرستن. و لە 27 مانگی 3 ساڵی 1968 خۆی و هاوڕێکی لەناو فڕۆکەیەک بوون بۆ ئەنجامدانی چەند تاقیکردنەوەیەک لەسەر ئەو فڕۆکەیە، و دوای ماوەیەکی کەم فڕۆکەکە کێشەیەکی تێدا دروست بوو کەوتە خوارەوە و بە تەواوەتی سوتا و ئاگری تێبەر بوو. تەنانەت دواتر بەهۆی سوتانەکەەوە نەیان دەزانی کامە جستەکەی یۆری گاگارینە، هەمووی ببوو بە غەڵوز. ببینە چۆن خوددا بە ئاسانی بەرزت دەکاتەوە، بەڵام ئەگەر سوپاسی نەکەی ئەوە زۆر بە ئاسانیش دەتهێنێتە خوارەوە و لە ناوت دەبات. چوارەم، کاسوزە، گۆرانی بێژ و شاعیرێکی هاوڕەگەز خوازە. لە یەکێک لە ئاهەنگەکانی دادزگەری دەکێشا و پاشان دووکەڵەکەی دەرکردە دەرەوە گوتی، خودایە ئەم دووکەڵە بۆ تۆ، پەنا بە خودا. دواتر لە تەمەنی 32 ساڵیدا بە نەخۆشی ئایدز بە شێوەیەکی زۆر ناشرین و قێزدەون گیانی لەدەستدا. ئەمەش دوا ڕۆژی ئەو کەسانەیە کە سوکایەتی بە هەبوونی خودا دەکەن، پەنا بە خودا.
پێنجەم بۆن سکۆت گۆرانی بێژێکە کە لەیەکێک لە گۆرانیەکانی لە ساڵی 1970 دەڵێت نامۆستێنی ئەی خوددا تۆ ناتوانیت بمۆستێنی من ئەڕۆم بەرەو خوارەوە دەڕۆم بەرەو دۆزەخ بە ڕێگایەکی خێرادا و ئەمەش کفرێکی گەورەیە کە ئەم قسەی کرد و لە 19 مانگی 2 ساڵی 1970 جەستەکەی بە مردووی دۆزرایەوە هۆکارەکەشی ئەوە بوو تووشی ڕشانەوەیەکی زۆر بەهێز ببوو کە بۆیە هۆی خینکاندنی. شەشەم لیوە حەمزە ئەلبسیونی دەرچووی کۆلێژی جەنگیە لە میسر و لە ساڵی 1952 پلەی پێشڕەوی هەبوو و هەروەها بەرپرسی ئەشکەنجەدانی زیندانیەکانی میسر بوو و بە دڕندەترین شێوە خەڵکی میسری ئەشکەنجە دەدا بە شەیتان بیسیونی ناسرا بوو لە هەر شوێنێک ناوی بهێنرایە خەڵکی لی دەترسان. ڕۆژێک لە کاتی ئەشکەنجەدانی زیندانیەکان هاواری کرد بەسەر زیندانیەکان و گوتی ئەگەر خوددا لە ئاسمان بێتە خوارەوە دەیکەمە زیندانی تاکە کەسیەوە پەنا بە خوددا. و دواتر حەمزە لە 19 مانگی 11 ساڵی 1971 لە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزان لەگەڵ براکەی بەرەو شاری ئەسکەندەریە بەڕێکەوت و لە کاتی ڕۆشتنی بۆ ئەو شارە لە ڕێگادا لەگەڵ ئۆتۆمبیلێکی بارهەڵگر تووشی ڕووداوێکی هاتوچۆ بوو و بارهەڵگرەکە کۆمەڵە شیشێکی زۆری بیناسازی لەگەڵ خۆیدا هەڵگرتە بوو و ئۆتۆمبیلەکەی حەمزە خۆی دەکێشێ بە بارهەڵگرەکەدا و شیشەکان دەچەقنە سەر و ملی حەمزەدا و هەروەها شان و مێشکی دەتەقێنێ و ملی دەدڕێنێت و شانی ڕاستی لێ دەبێتەوە هەر لەویانە بە قێزەونترین شێواز دەمرێت و گیانی لەدەست دەدات. حوتەم چیرۆکە بەناوبانگەکەی کیسرا و قەیسەر لەگەڵ پێغەمبەر درودی خودای لەسەر بێ. پێغەمبەر درودی خودای لەسەر بێ نامەی بۆیان نارد بۆ ئەوی باوەڕ بە ئاینی ئیسلام بهێنن و خودای تاک و تەنها بپەرستن. بەداخەوە هەردووکیان باوەڕیان بە ئاینی ئیسلام نەهێنا بەڵام قەیسەر ڕێزی لە نامەکەی پێغەمبەر گرت درودی خودای لەسەر بێ. خوداش دەسەڵاتەکەی هێشتەوە هیچی بەسەر قەیسەر نەهێنا بەهۆی ڕێزگرتنەکەی لە ئاینی ئیسلام بەڵام کیسرا بە پێچەوانەوە ئەو نامەیە کە بۆی هاتبوو هەڵسا بە دڕاندنی و نەک تەنها ئەوەش بەڵکو سوکایەتی بە خوددا و پێغەمبەریش کرد و دوای ماوەیەکی کوور خوددا کارەساتێکی بەسەری داهێنا کە هەموو سامانەکەی تێکدا و لە ناوچوو. هەشتەم نەتەوەی عاد خوددا پێغەمبەر هودی نار بۆ ئەو نەتەوەیە تاوکو باوەڕ بهێنن بە خودای تاک و تەنها و هەروەها واز لە بتپەرستی و بێمێشکی بهێنن. زۆر هیلاک بوو بە دەستیانەوە چونکە زۆر لوت بەرز بوون و هەروەها باوەڕیان نەدەهێنا. سزای خودداش بۆ ئەوان ئەوە بوو کە ڕەشەبایەکی بەهێزی بۆیان نار کەسیانی بە ساقی نەهێشتەوە هەمویانی لەناو برد. نۆیەم تۆماس ئەندرۆ کاربەدەستێکی بەریتانیە هەروەها خاوەنی کارگەیەکی گەورەی بەرهەمهێنانی کەشتی ئاوی بوو و هەروەها ئەم کەسەش بوو کە کەشتی تایتانیکی دروست کرد و هەروەها بە شێوازێکی تۆکمە و بەهێز و جوان دروستی کردبوو و لەو سەردەمەدا هیچ کەشتێکی تر وەکو کەشتی تایتانیک بوونی نەبوو و کاتێک ڕۆژنامەنووسەکان چاوپێکەوتنیان لەگەڵیدا ئەنجامدا پرسیاریان دەربارەی هێزی کەشتیەکە لێ کرد. ئەویش زۆر بە دڵنیایی و بە دەنگێکی بەرز گوتی تەنانەت خودداش ناتوانێت ئەم کەشتیە تێک بشکێنێت پەنا بە خوددا و خودای گەورە سزایدا لەسەر ئەو قسەیە و لە یەکەم گشتی کەشتێکەدا پێکدادانێکی لەگەڵ شاخێکی بەفریندا ئەنجامدا و کەشتێکە ژێر ئاو کەوت و تۆماس ئەندرۆ و چەندین خەڵکی دیکە نوقمی دەریاکە بوون و گیانیان لە دەستدا و تا ئەمڕۆژ جەستەکەیان نەدۆزراوەتەوە. دەیەم نەتەوەی لووت ئەم چیرۆکە لە قورئانی پیرۆزدا چەند جارێک باس کراوە کە خودای گەورە پێغەمبەر لووتی بۆ ئەم نەتەوەیە ناردووە بۆ ئەوەی باوەڕ بهێنن بە خودای تاک و تەنها و هەر ئەویش بپەرستن و ئەم نەتەوەیە لە ناوچەیەک دەژیان بە ناوی سەدوم لە سیفەتە خراپەکانیان و بەناوبانگترینیان هاوڕەکەس خوازیە کە نێر و نێر بەیەکەوە بوون لە زیاتی نێرومێ کە ئێستاش ئێمە لە کۆمەڵگەی خۆمان و وڵاتانی دیکەش دەیان بینین و یەکێکی تر لە سیفەتە خراپەکانیان ئەوە بۆ ڕێگریان لە خەڵکی دەگرت و ئەزیێتی خەڵکیان دەدا و شەڕیان بە خەڵکی دەفرۆشت. پێغەمبەر لووت داوای لیان دەکرد کە واز بهێنن لەو کارە خراپانە بەڵام ئەوان بە توندی ڕەتیان دەکردەوە و سوکایەتیان بەو پێغەمبەرش دەکرد و خودای گەورەش سزانی دا و بەردبارانیانی کرد و بە ناخی زەویدا بردیانی و هەمویانی لەناو برد و تاکی لە بێ باوەڕەکان نەهێشتەوە تەنها پێغەمبەر لووت و باوەڕدارانی ڕزگار کرد جگە لە خێزانەکەی چونکە ئەویش لە بێ باوەڕەکان بوو. و ئەمەش چیرۆکی ئەو کەسانە بوو کە دژایەتی خودای گەورەیان کرد و دواتر خودای گەورەش وەڵامیانی دایەوە و بێگومان هەر کەسێکش دژایەتی خودای گەورە بکە ئەوە ئەگەر لەم دنیادا بێ یاخود لەو دنیادا بێ وەڵام دەدرێتەوە. و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیم بۆ بکەن و هەروەها شەیری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێت سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی بابەتەکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگات و ئەگەر هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدۆیەکت بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسە و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە
و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم تا ڤیددیوەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.